سڵاوتان لێ بێەوەم کاتتان باش لە کەرکووکەوە لەگەڵتانم هاتوومەتە خزمەتی چەند کەسایەتێکی چەند گەنجێکی خۆشەویست کە لەم شارەدا بوون و پێگەیان هەیە هەم لە کاری هونەریدا هەم لە کاری پێگەیاندنی ڕەسەنایەتی لەم شارەدا وە بەشداریکردنی تەواوی پێکهاتەکان کە هەوڵ دەدەن بە شێوەیەکی ڕەسەنی و کوردیانە خزمەت بە کورد و کوردستان بکەن. مامۆستا محەممەد زەی وەکو بەڕێوبەری ڕێکخراوی هونەردۆست ئەمڕۆ لەگەڵمانە مامۆستا محەممەد بەخێر بیت. زۆر سپاس سەلامەتی خۆتانش بەخێر بێن. زۆر سپاس بۆ جەنابتان سپاسی جەنابتان و مامۆستا محەممەد تاریخیش دەکەین وەکو مامۆستای هونەری و بۆ ساراخان و زێنەبخانیش دەکەین کە لێرە لەگەڵمانن. سپاس دەکەین زۆر سپاس. جا من شتێکم بینی لە نێو کارە هونەرەکانی جەنابتانە بە تایبەتی لە کەرکووکدا ئێوە جیاوازتر لە شار و شارشکەکانی دیکە بیر دەکەنەوە. بۆ نمونەیە کە دانیشتون زێنەب خانم لەوانەیە لە جلێکی کوردی لەبەر کردی بێت بەڵام وەکو کورد نەبێت. نەخێر ئەمە یەکێکە لە ڕەنگە جوانەکانی کەرکووک هاتۆتەیەرە. ئێمە ڕێکخراوی هونەردۆست بۆ داکۆکیکردن لە مافەکانی هونەر لە 2004 پێکاتۆ 4 2004 وەکو ڕێکخراو دامەزراوە لە کەرکووک پێکاتۆ لە هەر چوار قەومەکە کورد و عەرەب و تورکمان و مەسیح. یعنی ئەکتەرمان هەیە ئەنداممان هەیە کە لەگەڵمانە کاری هونەری ئەکا لەسەر مەزەبی ساحیبین قەومی ساحیبی لەگەڵمانە کارەکەن. من خۆم عەفوەن خۆم تازە یعنی زانی و مەساحیبی لە کەرکووکا ماوە کە چەنەهای چەند ساڵە لە کەرکووشین تازە زانی مەساحیبی لە کەرکووکا ماوە. ئێمە لەخوا بەزیاد بێت جێدەستمان دیارە لەگەڵ هەر چوار قەومەکە کە کاری هونەریەکەین و ئیشی هونەری بۆ هەر چوار قەومەکەیشەکەین. خانم ڕاستە بە عەرەبی قسە دەکات وە کوردیەکەی نازانێت تا چەند خۆشحاڵی لەگەڵ با بڵێن برا کوردەکاندا کۆنتاکتت هەیە دەتوانین لەگەڵ ئەواندا کارکەیت کاری هونەری بەردەوامی پێ بدەیت. يقول ايش قد مرتاحة ويا جماعتك راد انت بالقومية العرب تشتغلين على مجال الفن وياهم ايش قد مرتاح وياهم؟ كلش مرتاحة صار سنة أنا وياهم دا أشتغل وكلش مرتاحة وياهم يعني الجروب كلش يعني أصدقائي مرتاحة وياهم من كل النواحي. تێگەم باشە هیوادارم بیسەربینەکانی شتێ بگەن ئێمە دەتوانین تێ بگەین بەڵام ناتوانین قسەی پێ بکەینەوە ئیشکال لەگەڵ ئێمەیە. بەڵام قسەیەک لەسەر با بڵێن پێکهاتەکانی دیکە لە گروپەکەی ئێوەدا گرنگە کە هەمە چەشنی و هەمە ڕەنگی و هەمە لایەنی بدات چۆن گرنگە ئێمە شارێکین لە هەر چوار قەومەکە پێکاتوە. بۆ نمونە ئەکتەری هونەرمەندی عەرەب دێداوای کلیپمان لێکا لە هەر چوار قەومەکەی بۆ تەشکیلەکەین بۆ یەبین وا تورکمان هێنن هەرەمان شت مەسیحی هەرەمان شت سێمانی چەندین جار کار و چالاکیمان کرۆ شانۆکانمان هەموو بابەتێکی تایە هەموو جۆرە زمانێکمان هەیە لە کەرکووک سەرەکەون چوار قەوم پێکەوە ئەژێ و جلی هەر چوار نەتەوەکەشیمان هەیە. باشە زەینەب خان ئەوان تەعاملیان چۆنە لەگەڵ تا یا چۆن لە کەسایەتی پێکهاتەکانی دیکە دەڕوانن هەرگیز بیریان لەوە کردوێتەوە کە تۆ عەرەبیت تۆزە فەرق هەبێت جیاوازی هەبێت لە نێوان تۆ کوردەکاندا؟ يقول ايش قد يعني شلون يعني يقول ما يفرقون وياك ومرتاح وياهم؟ لا كلش مرتاحة ما يفرقون لا بين عرب لا بين أكراد. أي بو جلي كرديكا جلي كرديكا مرتاح يقول مرتاح ما تلبسين زي كردي؟ كلش مرتاح. اي والله بس هو شوية ثقيل بس ماكو مشكلة. ماكو مشكلة منيحة. كاك محمد جامع بخير بين جنابيشتان لەگەڵ ساراخانە ئەمە وێنەیەک و دیمەنێکی جوانە لە کەرکووکدا هەیە بە تایبەتی ئاڵوواڵای ڕەنگەکان ئاڵوواڵای دەنگە جیاوازەکان پێکهاتە جیاوازەکان ئەمە گرنگە بۆ شارێکی لەم شێوەیە. ڕاستە لە مێژە لە سۆمەریەکانەوە کەرکووکیەکان هەمیشە وەکو بڵێ بە ناوی کەرکووکدا کاری کۆکراوە خۆی ناوی کەرکووک لە کاری کۆکراوە هاتووە. ئێوە ویستوتانە ئەم کاری کۆکراوە کە لە ناوەڕۆکی کەرکووکدا هەیە بتوانن بە عملەکەش کاری پێ بکەن. ئەمە گرنگە بۆ بوونیەتی کەرکووک ئەکی زۆر گرنگە. ئێستا ڕاستە ئەو دادەیە عەرەبە لەگەڵ ئەو دادێشە ینی تورکمانیشمان لەگەڵایە هەر عەرەب نییە باشە مەسیحیشمان لەگەڵایە بە هەمان شێوە ئەم فێری زمانەکە شێگەین فێری هەڵپەرکێکە شێگەین. ئێستا کە هاتم جەنابتان لەگەڵ کاک محەممەد و برادەرانە بە
سۆرانەکەی خۆمان قسەتان دەکەن بە عەربی قسەمان نەکرد بە تورکمانی قسەمان نەکرد زۆرم لێ بکردی دا هەورامەکەش لێزە چونکە زەنگەنەکان بەشێکیان هەورامین بەڵێ وانێگە محەممەد بەڵێ بەڵێ جا ئەمەش گرنگە کاکە ئەکیدارە وەڵا زۆر گرنگە زانگەکانی کەرکووک زۆربەیان هەورامین و زۆربەشیان جافن هەورامەکەیان باشەوە هەورامیان باشە زمانی ماچۆ لە کەرکووک زۆرە زمانی ماچۆ هەیە بەڵێ ساراخان لە ساڵی چەندەوە بەڕێزت یا لە کێوە حەزت بەم کارە هونەریانە کردووە بە تایبەتی بەڕستان ئەگەر هەڵە نەبم لە تیپی هەڵپەرکێ دایت بەڵێ من هەر خۆلیای خۆم هی مناڵی بووە بەڵام بەهۆیەوەی کە ئایلە و چواردەور ڕێگریان هەبووە ئەنی بەم دوایە هاتمە ناو تیپەوە ئەوش بە هەوڵ تێکۆشانی خۆم بەروی خۆ دەزانی خصوصەتەن لە کەرکووک تۆزە بیرکردنەوەیان وشکە ڕێگە بە کچ نادەنیانی بێنە ئەو بارەوە ئێستا خۆشمان کچمان زۆر کەمە لەو بارەدا زیاتر عەرەب و تورکمان باشترن بەڵام کوردەکە بیرکردنەوەیان زۆر وشکە وەکو سلێمانی و هەولێر نیە تا ئێستا باش کاریگەری بۆ نمونە کوردەکان لەسەر عەرەبەکان و پێکاتەکانی دیکە هەیە بۆچی عەرەبەکان و پێکاتەکانی دیکە لەسەر کوردەکەش نەبووە نازانم بەڵام خەڵکی کەرکووک ئەسڵەکەی بڵین تا ئێستانی بیرروڕای نەگەیشتۆتە و ئاستا بێڵن کە کچەکانیان بچنە بەردەم کامێرا یاخود تیپی هەڵپەرکێ نایلەکەی خۆشم تا ئێستاین لەگەڵ ئەمەدانین بەڵام وەکو بڵێ حەزی خۆمە ڕێزی لێگرن تا چەند هەوڵ دەدەیت ئیدامە بەم کارە بدەیت یاخود هاوڵەکان و هاوڕەکانت بێنیتە نێو بوارەکەەوە سەراحەتەن من لە ئێستادا تا لە ئەکاونتەکەی خۆشم خەسەتەن لە ئینستاگرام زیاتر هانی چواردەور دەدەم خصوصەتەن ینی بە شێوەیەکی غێر مباشر فۆکسەکەمە سەرەوە کە ئایلە کوردەکان ڕێگە بدەن کە کچەکانیش بێنە ئەو بوارە حەزیان لێبێتن بەرەوەی بەچتی کچی زۆرمانەیە حەزیان لێ بەهۆی ڕێگری ئایلەکە کە ناتوانن و بەداخۆیانی بەهرەیەکی ئاوا بکوژن لەناو خانمانی کورد خانمی کورد زۆر ینی بەهێزترە بەتەکیت خاڵێکی دیکەش هەیە بەدەل گروپە ئەمە گروپە هەڵپەرکێکە ڕەسەنایەتی کووردە ینی تۆ بوونیەتی هونەر لە نێو کووردا بوونیەتەکە هەمیشە بە زیندویەتی ڕاندەگرێت بەڵام بەدەل لەوەش پاراستنی جلوبەرگ و کاڵای کوردی بۆ خۆی لە کاتی هەڵپەرکێ و بۆنەکاندا زیاتر دەردەکەوێت خاستەن لە کەرکووک وانە خاستن لە کەرکووکدا کاک محەممەد زەی تاوان ئەمە لەگەڵ ساراخانە باسی دەکەین گرنگە بۆ کەرکووکەکان کە پاراستنی جلوبەرگە زۆر گرنگە لێرە هەچکە قومێتی خۆیەوێ ئێستا من بە حقت کە بڵێ بەس کوردم نەخێر من بە هەر چوار زمانەکە قسەیان لەگەڵاکەین باشە زۆربەی لە ئەکتەرەکان کە لەگەڵ منە کارەکەن بە هەر چوار زمانەکە ناوێکا قساکەین ئێمە هەر قومێک بابەتی خۆیان دروست کردووە لە جلەکانیان لە ماوەدە فۆلکلۆرەکانیان بچینە هەر شارێک جێدەستمان بەجێ دێرین بە فۆلکلۆری ئەو شارە بە فۆلکلۆری ئەو قومی کە لەو شارەیە دەژێن لە کەرکووک تا ڕادەیەک ئافرەتی کورد کەمە بەڵام لە برایانی عەرەب لە برایانی تورکمان لەگەڵمانە کارەکەن هەست بەەوە ناغی کە عەرەبن لە ڕووی ئەو جلوبەرگەی کە ئێمە ئیکەنە بەر جلوبەرگی ئێمە کەنە بەر لە ڕووی ئەوەی کە زمانیان لە کوردیان نێزیکە لە کوردەواریە قساکەن ئێستا ئەگەر سڵاو بگەیێنیت بە برا تورکمانەکان بە برا عەرەبەکان بەو پێکاتانەی کە لە کەرکووکدا هەن چۆن سڵاوەکە دەگەین جیاوازی ئەم سڵاوە چۆنی لێرەوە توانی پێیان بڵێ بۆ نمونە بۆ کامێرەکەی خۆت چۆن سڵاوەکەیان پێ دەگەین من پێم باش ئەم سڵاو بگەێنی biz تریشمان qardaşlarımıza direk biz hakmış kardeşik farkımız yoktu bir ولاية bir ألخ bir ديلخ إن شاء الله ومنا أقول للإخوان العرب إحنا إيد واحد وقلب واحد إيد بالإيد إن شاء الله نمشي شغلات الفني بكركوك بإذن الله عز وجل ماكو فرق بيناتنا باش تيجيشتي ترى إما ليرا كتشم نقلايا چوارده ساڵە کاری هونەریم لەگەڵایە کە لەگەڵا درابوو وەستێ ناڵی ئەمە عەرەبە نەگەڵما هەیە کوڕم لەگەڵای عەرەبە ئەڵێ ئەگەر گوناح نەبوایە و کفر نەبوایە لە لای خوای گەورە من سرم بۆ کووردا ئەنوان لەبەر ئەوەی کورد قەت فەرق ناکە کورد قەومێکی زۆر جوانە کورد من هەموو جاژوتومە غەیرەت و وەفا و ڕەوشت و حەنانەت لە لای قەومی کورد زۆرە ئەو عەرەبانەشی کە لە کەرکووکن لەگەڵمانە سێکی وەکو خاتوو زەینەب ئەوە بوو مدەی ساڵ و نیوێ کە بێ لەگەڵمانە کارەکە تا ئێستا ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ ئەندامێ لە ئەندامەکانە دڵی نەیەشاوە
کچم نەگەڵایە خاتوویە ماما وا 14 ساڵە نەگەڵ مایە نەگەڵ کاک محەممەدا 3 ڕۆژیان بین بوو کە هاتنە ناو گروپی هەڵپەرچیەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان ئەوەمان نەکردووە کەوا بڵین ئەمە عەرەبە ئەمە کوردە ئەمە تورکمانە مەسیحە کچی کوردم لەگەڵا بووە زەواجی کردووە هەرچی کچە کوردە عەرەبەکانێ لەگەڵ چوونە بۆ ئارێژگا کچی عەرەبمانە بۆ بەڕێمان کردووە زەواجی کردووە هەرچی کچ و کوڕمانێ چونەتە ئارێژگا و جوانکاری خۆیان ئامادەکرەوە بۆ ئاهەنگەکەی قەوم و قیرەی زاوا نەیانزانی و ئەوە ڕەفیقی کچەکەن وایانزانی و خوشکم من لە عایلەی خۆمەوە دەست پێکەم یعنی ئەگەر ئاهەنگی ئێمە ببینی هی خوشکم هی برام هی منداڵم ببینی ناڵی کاک محەممەد ئەمانە عەرەبن تورکمانن مەسیحن لەگەڵ تۆ کارەکەن وەکو خوشکەکەی خۆم وەکو براژنەکەی خۆم چونەتە ئارێژگا خۆیان ئامادەکرێت بۆ ئاهەنگی ئێمە یان پرسەم بوو هەمووی بە پاو ڕاوەستاوە لەگە پرسەمە ئێمە تەواتر لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵ ئێمە 110 کادرین 110 کادری هونەرین لە کەرکووکا کارەکەن لە هەولێر هەمانە لە سلێمانی هەمانە لە دووەکەمانە لە مووسڵ هەمانە لە بەغدا کادر و ئەندامتان لە کەرکووکە تقریبا 50 لە کەرکووکە 50 لە کەرکووکە بە ڕەنگە جیاوازەکان کورد و عەرەب و تورکمان و مەسیح ئەمە گرنگە خانم پێم باشە پرسیارەوەی لێ بکەی لە ساڵی چەندەوە پەیوەندیت بەم گروپەوە کرد وە چی وای کرد کە تۆ پەیوەندی بەم گروپەوە بکەیت من سنة 2022 شارك معنا ست زينب يقول صاير ايش قد انت متشارك وياهم بالكليبات وبالفن ويانا تقريبا صاير سنة ونص سنتين الا شوية سنة ونص صاير تقريبا على تقريبا صالون نيويورك نيويورك كليبي كي كرت لدو كليبا باش دار بو شوبي فتاح اما جرينجا بتايبتي اي بدل يعني ايوه بدل كردكانيش لكليبي باڵێن برا عەرەبەکانیشماندا بەشداریتان هەیە وانە ئەمە گرنگە بۆ ئەمان کە پێکهاتەی دیکە بن و لەڕێ ئێوانیشەوە دەتوانن کۆنتاکت دروست کرێتەوە بۆ ئێوە وانە وەکو گروپەکە ئەوان خۆیانیش ئەندام ڕاکێشن ئەندام کچ و کوڕی ڕەفیقیانەی یێنە لەگەڵ ئێمە بۆ کار سەحالین هەفتەی داهاتوو هەرچەندە بەرنامەکەی جەنابتان زۆر نەمانتوانی خزمەتتان کەین پێویست ستافمان ئێستا حاليا خاتو گوڵاڵۆ چەند ئەندامێکمانەوە دیار بکەن و ستافمان بەڵێ بۆشی بەرنامەیەک ڕۆشنە بەرنامەی جەزیرەی ئاگدار بن بەشێکیشتان لە هەولێرن ئێستا بەشمان لە هەولێرە ئێستا حالێنمانە پرۆڤیان ئێستا خات و زەینەب تۆ بەدل لە هەڵپەرکی و بەدل لە جلە کوردیەکە فێری چێشتی کوردی بوویت يقول غير من تلبسين زي كردي تشتغل مع كرات علمت أكل كرات تطبخ بالبيت؟ لا والله لا والله وخرا حمود الفريق استنوا يستنقلين ولا اللي رامين ودعوتي زي لازمتها لا واز دوا بين اتوين ترخينا ما بولين عند اللي ما انا بس بيخوا جاي بيخنا بروجي عندنا باذن او افرتاني كبجدار دبل نقلتانا جازا فێری ترخێنە و یاپراخۆ شتانیان بکەن و دەرخوازی کاک محەممەدی ئەوە بەس خۆم خەری خواردنم فترەی جارێک مەسەلەن گە بچینە سەیرەنگاکان حەیوان سەرە بڕین ئیشەکانیان بۆ تەقسیمەکەم کوڕەکان قاپیان پێشۆم کچەکان سفرەیان پێدا ئیشەکانیان عەکسەکەمەوە ئەڵێن با بۆ ئەوەی کە دێن لە لای من کۆبن جا من بێ ئەوان ئیدارە ناکەم ئەوان بێ ئیدارە ناکەن لە زۆربەی لایڤەکانیانە ناویەکە باسەکەن ئەڵێ دەی تەلەفۆن بۆ بزە زۆربیانیش پێم ئەڵێن باوە بە باوڵە با بامێ و گۆشتمان بۆ بکە باڵێ زۆربیان لەبەرەوەی منی چێک و کاک محەممەد 14 ساڵە لە لای منە کە هاوردیان بۆ لای من بۆ کار بە زۆر وەرمگرت وتم مامۆستا ئالە من چی دەمەکەم زۆر منداڵە ئێستا ماشەڵات 14 ساڵە لە لای من کارەکە ئەو ئێستا مامۆستای یعنی چەندین مامۆستای بەڕێکرد مامۆستای گروپەکەمان عەمری خوای کرد بە نەخۆشی ژێرپەنجامی خۆی کە سیانزەی یەکی 2023 ئەمری 24 سیانزەی یەکی 2024 مامۆستای گروپەکەمان عەمری خوای کرد لای ئێمە بوو لە ڕێکخراوێکی کەژیشیە کرد تاسیری زۆر لێمان کرد خۆشبەختانە ئەو ئەمانی پێگەیان کردیانی بە مامۆستا ئێستا حالێن مامۆستا محەممەد فواد لێرە ڕۆز و خۆشەویستیم بۆی هەیە حالێن وانەوە پرۆڤەی لە دیار ئەندامەکان وتی نابێ ئێمە هەمویان بەجێیان بێرین کاپتن محەممەدی نارد خۆی لە جێگای ئەو مایەوە لەوێ زۆر باشە ئێستا کاپتن محەممەد جان بەڵ ڕێکەوینەوە لە سریا پراخواردنەکە من زۆر حەزم پێی نییە هەر من هیچ سەیرانێک ژناڕۆ کاک محەممەد قاپم پێش کاک محەممەد دەبێ هەمووتان دەنگ کۆکەنەوە بەڵێ
ینی واژووی لەسەر کۆکەنەوە هەوڵ بدەن کاکە ناڕزایی خۆتان داڕاستی بەس کوڕەکان ناڕزایە لەسەری ساراخان تۆ چیاڵی وەسەکە چۆنە بەدڵتان ساراخان خۆی کابانت دەستاوی ساراخان ئێوارە چی بخۆین والله تا 5 حەز لە چاوە خۆش بێ وەڵی کاگرەوە لە 1 ساعت بۆ حازرەکەم وڵات دایکی سەروپی دروست کردو کاگریمانارە وڵا یاڵا هەمومان دەچینە هەولێر عشرەتی خۆشناویشە خۆشناو دەستاویان خۆشە نانی سێرمان دایکم ترکمان هەولێرە خۆی ساراخان ئێستا ینی بیسەر و بینەرەکە دانیشتون بە دیارمانەوە ئەزان جەوەکە ساردە وایە بەچی گەرمە بێتەوە بە سروپەیەکی زۆر باش وڵا بە سۆپا بەس مایدە گەرمە کاتەوەمە ئەوەی چی سەروپێ زیان زستان کەرکوب بەناوبانگە بە سەروپێ پاچەی سەروپێ لە کەرکوب بەناوبانگە گرنگە جا سەروپەی ساراییشە نەخواردووە بەرسابن ئەو با بڵێن فێرخوازانەی دێنە لای جەنابێت حەزەکەن لە گروپەکە یا بەشدار بن لەگەڵتانە بووە کەسێک کە فێری هونەری هەڵپەرکێکە نەبوو بێت هەبووە هەر نێزانی کە کوردیشە خۆی کە کووردە نێزانیەوە هەڵپەڕێ باشە بەس کە ئێمەی بینیوە ئاوا لە ناوێکتریا تەبەن کووردە عەرەبە تورکمانە مەسیحیە ئیشەکان جوان پێکەوە ئەکەین دڵ یەکتری ناڕەنجێنین ئیتر ئەوش زیاتر حەماس گردوێتی و حەزی پێی بوو و فێر بوو ساراخان چەند جۆر هەڵپەرکێ زانیت یەک جۆر ئەی سێپێی و ئەوانە هەیە وانەکە نزیکا فێرێکە تۆزە زەحمەتە هەڵپەرکەی کوردی هونەرە گەورەیە ڕەوە نییە تۆ خۆت بقەیتە ناوێ خۆی هەڵپەرکەی کوردی هەر ناوچەیەکی کوردستان هەڵپەرکەی تایبەتی خۆی هەیە ئەمەش تۆزێ لەوانی بارقورسی و قورسی ینی لای ئێوە قسەکەشتم بڕی هەڵپەرچێ یعنی لای ئێوە لای سلێمانی سنوورەوە هەڵپەرچێ مامۆستا زیاتر کەوتوتە ئەو سنوورەوە ڕاستە بەڵام خۆشبەختانە ئەندامەکانی ئێمەش ئێستا لەیەوە داوای دەکەن کاچن پرۆژتەکەن بە کۆنتاکتان هەیە لەگەڵ سلێمانی و ناوچانەدا لەگەڵ گروپی ئەستێرەکانی سلێمانیا حسابکە یەک عایلەین گروپی کوردستان لەگەڵ گروپی کوردستانە لەگەڵ گروپی ڕۆژهەڵاتە تاکە گروپ لەسەر ئاستی کوردستانی عێراقا گروپی ڕۆژهەڵات بوو کە هاتنە ڕۆژهەڵاتیەکان جوان هەڵەپەڕن هەڵپەرکێشیان جوان و جوان محەممەدی لەگەڵ کاک ئاواتە ئێستا ژنومێردن لێرە ڕۆژ خۆشویستیم بۆیان هەیە ئەوان تاکە گروپ بوون لەسەر ئاستی کوردستانی عێراقا کە هاتن لە دوای ئەوان ئێمە بووین گروپی هەڵپەرچەی کەرکوب چواری 2004 لە ڕێگای لە قیسەی پارتی دیموکراتیکستانەوە کە من ئەو ئەکەدرای ئێمە باشە لەش ساغ بن سەپۆرتان کێ دەیکا لە ڕووی مادیەوە ئێمە ڕێکخراوی هونەردۆز بۆ داکۆبیکردن لە مافەکانی هونەر بە ڕێبەرەتی سەرەکیمان سوید ئەستۆکۆڵم لە تۆمۆریا داعممانەکەن لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی پێداویستی هونەریەوە مەوادی فۆلکلۆرەوە پێداویستی وەکو سەیارە وەکو بنکە ئەوان بۆمان بەڕێکن باجمانەیە باجەکەوان مۆتەرفە وڵاتەکانی پێکەی و توانی وەکو کیکانی سنووردار نییە بەس بۆ کوردستان بێت یا بۆ بۆ هەموو شوێنێکەچین بۆ هەموو شوێن بۆ چەندین فستیڤاڵ لە فستیڤاڵەکانی ئێراندا کوردستانی ڕۆژهەڵات بەشدار بووینە ئەوانەدا لە بەسڕا لە نەجەب لە کەرکوب لە مووسڵ لە هەموو لایە بەشدار بووینە زیاتر ئێوە ڕۆتان لە نەورۆز و بۆنە کوردیەکاندا زیاتر دەبێت زیاد ئێمە کارە هونەرەکانی ئێمە لە مانگی 12 بەدواوە لە مانگی 1 بەدواوە زیاد کارە هونەرەکانمان بتەوە بێت تاکوم مانگی 4 باشە زەینەبخان بە چ شتێکی کوردەکان واجبیت بیا شغلات لە کڕات من تەمەجبی کوردش الأغاني مالتهم گۆرانیەکانی کوردی زۆر بەدڵا حەزی بۆی مۆنە گۆرانی کێ دەزانیت یا ئاغانی من التشوي الرقص هەڵپەرچەی کوردی عزیز وێسی عزیز وێسی زۆر حەزیان بە هەڵپەرچەی کوردیە لە زۆربەی ئاهەنگەکانی خۆیان ئاهەنگی خێزانی خۆیان دێنجلی کوردی لە ئێمە بن باشە کراوە جۆش و خۆش زیاتر لە ئاهەنگەکانی خۆیان هاتوون جلوبەرگی گروپیان بردووە بۆ کچەکانیان بۆ کوڕەکانیان لە باتیەوەی کە خۆیان بڕۆن بەردەوشت بێن ئەوان بەرلەیانەیە زیری کوردیان بردووە باشە ئەم تەتەوراتی موزیک
خۆشە بۆ هونەرمەندەکان یا بۆ ئێوە کە گروپیا پارتیان ئەکید زۆر بە حەماسە بە حەماسە لێ دەکات ئەکید بەڵێ وانە بۆ خۆتان داواتان کردووە لەو کەسانە یا لەو بۆنانە کە دەچن بڵێن ئێمە حەزمان لەم گۆرانیە لەم شێوازە گۆرانیە لەگەڵ جاریوە بۆ گۆرانی تایبەتەکەی خۆمان نەیتوانیوە بیخاتە سەری بەس ئیتر لەحنەکەمان پێسەریە کردوێتەوە و لەبەروی حەماس بێت و خۆشتر بێ من خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابتانە دیوام دەخواست زیاتر لەگەڵ جەنابتانە بمێنمەوە و زیاتر قسە لەبارەی کولتور و ڕاستەنایەتی و هونەری ئەم شارە جوانە بکەین کە شاری کەرکووکە کە هەمیشە ئێمە بەدڵی کوردستان ناوی دەبین و بە دڵنیاییشەوە دڵی کوردستانە لەناوی دڵی هەموماندان ئێوە وەکو کورد تایبەتمەندیەکی تایبەتترتان هەیە بۆ ڕۆڵ و پێگە و سەرکەوتنی کوردستان دوای قسەی جەنابتان من لێرەوە دەستخۆشی لە جەناب دەکەم کاکە دیلمان زۆر زۆر بەخێر بێن دەستخۆشی لە هاوڕێیانی کامیرەمان پشتی کامیرە و ستافی کەرکووک دەستخۆشیتان زۆر زۆر بەخێر بێن ئەلۆکەنچەند ئیشەکەشمان بەپەلە بوو بەڵام توانیمان دڵی ئێوەی پێڕازیکەین هیوادارم دڵگران نەبووبێتن لێمان دووبارە بەخێراتتانەکەم دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ هەربژی سواز بۆ تۆ زەینەبخان کۆتا قسە آخر كلامك أعتقد لهم بالكراد للإخوان الجايين من السيمانية هیچ کوردێکە نازانێ اي والله نازعل ايش نازعل والله تقوى كوتا كلام شكرا لكم لأن جيتوا هنا واستضافتوني بالبرنامج هم وشكرا للكراد هم لأن أنا صار لي 10 سنوات هنا عايشة والكراد أول ما أجينا هم استقبلونا وشكرا لكم. سپاس بۆ جەنابی شت دەستخۆش بۆ جەنابەت کە وەکو بەدەل لە کوردێک وەکو برا عەرەبێک یا خوشکە عەرەبێک با بڵێن ئەم جارێنەوەیاڵێ برا عەرەبێ بەڵام خوشکەڵێمەتان لەگەڵماناوی سپاس بۆ جەنابتان بەشدار بوون کاک محەممەد کاکلیمانگیان زۆر زۆر خۆشحاڵم یاخوا بەخێر بێن دەستخۆش بوو بەرنامە جوانە دەستخۆشی لەو برادرانی پشتی کامێرەکەم ئێوارەش سەرروپێ خۆی بەدەستی سەرروپێی سارایی خۆی داوت کرد و خۆکیش داوەتەکە سارا بەخێر بن یاخوا زۆر سپاسان دەکەم و دەستخۆشی لەو برایانەکەم ماندوو بوون زۆر سپاس بۆ سەپۆرتەکەتان ئێمەتان بەسەر کردەوە دووبارە بەخێر بن لەشتان سا زۆر سپاس بۆ هەر چوارتان کە هاوکارمان بوون و بەشدار بوون لەگەڵمان زۆر سپاس دووبارە سپاس بۆ میوانانی بەڕێزی بەرنامەم و بۆ کەرکووکیەکان کە تا ئەو کات پێشوازیان لێکردین و لە کەرکووکی دڵی کوردستانەوە لەگەڵمان بوون هیوام تەندروست باشی ئێوەشە و دوور بن لە خەم بەخۆشی بژین خواتان لەگەڵ قسم ئاوری دووری تۆنا وەربیە و لە جەسم چەند حەکیمامان لەنە بینایدیم ئەرەگیانە گیانە چەند حەکیمامان دەرمان نەوەردەنە ماچان دووری دۆزای تەحسیل لێشکردن ئەرەگیانە گیانە قەومانم شێتەنە هیچ نەمەزانە تەبیبەم سامەنە خای وەخۆم وای ئاخ لە شەرمەکیە